پاش وفاتی ئەبوو تاالب و وفاتی خەدیجە دوو پاڵپشتەکەی دوو کۆڵەکەکەی پاڵپشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیتر کافرەکان دەستیان کرد بە ئازاردانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاتر و زیاتر تا بێ زیاتر ئازاریان ئەدا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕا بە دوای مەوایەکە بە دوای داڵدەیەکە تاوەکو پەنای بدا بتوانێت دینی خوا بگەێنێ. خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ناتوانێت تازەواز بێنێ، ئەمە پەیامی خوایە و ئەبێ بیگەێنێ، ئەو پێغەمبەری خوایە بە هەر شێوازێک. فەرمووی ئەگەر خۆر بخەنە لای ڕاسم، یعنی شانی ڕاسم سەرشانی ڕاسم و مانگیش بخەنە سەرشانی چەپم، تازە من واز لەمە نایەنم، یا ئەیگەێنم یا لە پێناوێ ئەمرم، ئەبێ بیگەێنێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەماشای کرد لە مەکە زۆر قورسە گەیاندنی پەیامی ئیسلام. ئیتر یعنی مەدووکو تەنگاوەریەکیان دروست کردووە نایڵن دەنگی بگا بە خەڵک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕێ بە دوای شوێنێکی ترا کە نزیکترین شوێن ئەو کاتە لە مەکەوە طائیف بوو کە تقریبا نزیکەی 5 میل بەسەرەوە لە مەکەوە دوور بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی کردە ئەوێ و بانگەوازی ئیسلامی برد بۆ لای ئەوان، بەڵکو ئەوان پەنای بدەن بتوانێت ئەم دینە بگەێنێ. دە ڕۆژ لە ناوێ نەمایەوە زۆربەی سەرک گەورەکان و پیاو معقولەکانیان گەڕا باسی ئیسلامی بۆ کردن، بەڵام ئەوان زۆر بە شێوازێکی ناشرین وەڵامی پێغەمبەریان داوە صلی الله عليه وسلم، زۆر بە ناشرینی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر حتا قبولیشی ناکەن ئەم پەیامەکە هێناومە، بەڵام خەبەر مەگەێننەوە ئەهلی مەکە، چونکە ئەوان بەدوای فرسەتێکی وا ئەگەڕێن بۆ ئازاردانێکی زیاتری من و مسلمانان، من و شوێن کەوتەکانم. و عادەتی عەرەبیش وا بوو عەرەب لەو کاتانە و لە هەموو کاتێکیشە ئەهلی کەڕەم بوون، زۆر بەڕێز بوون بەرامبەر بە میوان بە تایبەت. و ئەسڵ وا بوو کە ئەوان ئەمە بشارنەوە، بەڵام هەوڵیان گەیانە خەڵکی مەکە و خۆشیان مناڵەورتکەیان کۆ کردەوە و پێغەمبەریان بەردباران کرد لە کۆتاییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ زەیدی هاوڕێیا بوو، زەیدی کوڕی حارثە، هەردووکیان بوون، بەردبارانیان کرد لە هەموو لایەکەوە، بەردیان تێگرتن لەسەر بانەکانەوە لە کۆڵانەکانەوە. ئیتر زەید خۆی ئێداوە بەردەم بەردەکان، بەڵام هەندێکی بەری زەید دەکەوت و هەندێکی بەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری شکاو، خوێن بە سەری مبارەکی و بەدەم چاوێ هاتە خوارەوە تا لە پەنجەی پایەوە دەرچوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕایەوە زۆر بە بێتاقەتی، وەکو لە حەدیثێکە خۆی ئەفەرمێ کاتێ خاتو عایشە پاش جەنگی ئوحود کە 7 سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تیایە شەهید بوو، پرسیاری لە پێغەمبەر کرد، فەرمووی قەت ڕۆژی ئاوا ناخۆشت بەسەرا هاتووە وەکو ئێستا، وەکو دوای ئوحود، دوای ئەوەی حەمزە موسعاب دەیەها سەحابەی بەڕێز شەهید بوون؟ فەرمووی ئیلا ئەو ڕۆژەی کە پەیامی ئیسلامم برد بۆ ثەقیف، بۆ لای کوڕەکانی عەبدیالیل و ئەوان کە ئاینم پێڕاگەیاندن، بەڵام ئەوان زۆر بە ناشرینی وەڵامیان دامەوە و بەردبارانیان کردم، منیش سەری خۆم داخست تا گەشتمە فڵانە شوێن. ئەلەوێ خوای تەعالا جبریل و مەلائیکەی کێوەکانی بۆ لای پێغەمبەری خوا نارد، فەرمووی جبریل ئەی محەممەد، خوای تەعالا سەلامت لێکە و مەلائیکەی کێوەکانی لەگەڵا ناردووم، تۆ ئەمری پێ بکە. خوای تەعالا ئاگای لە قەومەکەت بوو چیان پێکردی، ئەگەر فەرمان ئەفەرمی کێوەکەی ئەم دیم و ئەو دیمی مەکە دێنمە یەک. طبعا خۆشەویستەکانم لەوانەیەکی بڵێ تائیف وایان پێکرد مەکە چی پەیوەندیەکی هەیە بۆ ئەفەرمێ کێوەکانی ئەم دیم و ئەو دیمی مەکە دێنمە یەک و تر ئەو خەڵکە هەموو لەناو ئەبەم؟ بەڵێ، چونکە مەکە خەڵکی مەکە هۆکاری سەرەکی بوون کە لە تائیفیش ئاوایان بە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم. ئەوان هەمویان لە ژێرەوە پەیوەندیان هەبوو، پەیوەندی شەریکایەتی لە تجارەتە، لە زەراعەتە، بۆیە هانی ئەوانیاندا کە ئاوا وەڵامی پێغەمبەر بدەنەوە صلی الله عليه وسلم. لەبەرەوە مەلائیکەی کێوەکان وای فەرموو، فەرمووی خوای تەعالا ئەمری پێ کردوم ئەگەر تۆ ئەمر بدەی، یعنی شتەکە اختیاریە و لە دەستی تۆیایە، ئەگەر ئەتەوێت کێوەکانی ئەم دیم و ئەو دیمی مەکە دێنمە یەک لیان. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی نەخێر، من ئەوەم ناوێ، بەڵکو ئەمەوێ لەنەوەی ئەمانە خەڵکانێک هەبن، کەسانێک پێ بگەن کە بە تاک و تەنیا خوا بپەرست.
يعني في غمر صلى الله عليه وسلم رحمة للعالمين بول أول لحظة وتآخر لحظات في غمر إخوة صلى الله عليه وسلم نيويستو خلق لناو بچه بلكو يستويتي خلق رزقاريان ببه حزي كردوها أو خلقه هدايات بدرينو لجهنمش رزقاريان ببه برونا بهاشتوا ما بس يو نبو خلق تيا بچه باهتا أو خلقش هو كاري آزارداني أنبن ئەوانەی هەڵگری بی پەیامی خوان قینیان لە خەڵک نییە ئەوانەی هەڵگری پەیامی خوان خەڵکیان خۆشەوێ حەزەکەن خەڵک ڕزگاریان ببێ ئەوە جایە تۆ لە کاتی جەنگە ئەو ڕوبەڕووی تۆ ئەبێتەوە تۆش ڕوبەڕووی ئەوە بیتەوە ناچاریە ئەو تۆ بکوژێیان تۆ ئەوە کوژی ئەوە حاڵەتێکی تایبەتی جەنگە جگە لەو حاڵەتە پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم حەزی کردووە خوای تەعالا هیدایەتی خەڵک بدا وەلەوێشە خوای تەعالا طبعا باخێک هەبوو هی دوو کەسی خەڵکی دوو برای خەڵکی ڕەبیعە و شەیبە کە خەڵکی مەکە بوون لە ئەسڵا باخەکان لێەوە نزیک بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناو باخەکەی ئەوانە بوو ئەوانیش لەگەڵ ئەوەیە کە چەند یەقینیان لە پێغەمبەر بوو بەڵام لەو حاڵەتە بەزەیان پیا هاتەوە خزمەتکارێکیان هەبوو عەداسی ناو بوو قاپێکی تریان لەگەڵیان نارد بۆ لای بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەویش تریەکەی گەیشتە لاو ئەوانە زۆر ماندوو بوو زۆر برسی بوو دەستی بۆ ترێکە برد بسم الله کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی بسم الله عەداسیش زۆر سەیری هات وتی ئەم وشەیە خەڵکی ئەم ناوە نییە زۆر سەیرە ئەم وشەیە وتی بۆ تۆ خەڵکی کوێی وتی من خەڵکی مووسڵم لە ئەسڵا فەرمووی وڵاتەکەی یونسی برام فەرمووی چۆن براتە فەرمووی بەڵێ ئەو پێغەمبەرە و منیش پێغەمبەرم ئەلەوێ لەو حاڵەتە زۆر زۆر تەنگەوەریە لەو حاڵەتە زۆر ناخۆشە عەداس ئیمان بە پێغەمبەر دێنێ و ئەڕمێتە مل دەست و قاچی پێغەمبەرە قاچی ماچەکا و دەستی ماچەکا و لە کاتێکا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو حاڵەتە کە سەر و ملی پاک خوێنە ئەوانیش لە دوورە کە ئەوە ئەبینە ئەڵێ وەڵڵا محەممەد سحری حتا لەویش کرد زوو بافریایی کەوی بەڵام عەداس ئیمان دێنێ لەو کاتەوەکو مژدەیەک بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند دنیا تەنگ بێ بەڵام فەرحانەشی هەر لە دوایە